ڕۆژی هەینیە و 4 ڕۆژ تێپەڕ دەبێت بەسەر ئەو کارەساتەی بەهۆی بارانی بەخڕ و دروستبوونی لافاو بەسەر قەزای چەمچەماڵدا هات. لە ئێستادا پاکردنەوەی شار و خان و ماڵی هاوڵاتیان هەنگاوی یەکەمە بۆ تێپەڕاندنی حاڵەتی فریاگوزاری و دووبارە ژیانکردنەوە لە قەزاکە. 3 ڕۆژە هەڵمەتی پاکردنەوەی شار بەردەوامی هەیە، بەڵام تا ئێستا بەشێک لە گەڕەکەکانی قەزاکە هاوکاری پێویستیان بۆ نەچوە و داواکارن بەدەمیانەوە بچن. بەڵێ وەڵای بەخێر بێن سەر چاو قوڵانەکەمان بەڕاستی پێشاکەم تەرخەم بوونە، ئێستاش زۆر ئیمال کراوە. یعنی هیچ کەسێ ناتوە بەم منطقەیە تا ئێستش سەیریکە هەمووی قوڕوقلیتەوە هەرڵی نازانم قیروشت نییە سێهامە هەمووی ئەو ماڵانە هەمووی پڕی ئاو بوو. ئەوە قوڕەکەیە بەخوا لە کاتی دەقەمەکەم لەو پیرژە بەزبا لە دوورەوە ئەوە بووین ئێتر ئەمان لەسەرەوە گەلێ هەوریان دا ئیسپادەی نەبوو. ئەشەبیلا سەرمەنۆڕەکانیان بکردایەوانێ زوو حەزەریان وەرگرت هاوان نابوو. لاوەڕۆ کەس نەهات ئەوە هەمووی گیرا من و کاڕەفەت و ئێتر یەک دوو زەلام هەوە بەدەنگمانەوە ئیسپادەی نەبوو. هەروە خۆی وایە هەروەڵا هەروە خۆی وایە. شارەوانی کەس نات. نە بەخوا کەس ناتۆ بەلامانە. ئەگەر ئەمە زوو پانەک دێتەوە دیسان قوڕلی تێ. ئارە وەڵا غەر خەبینەوە ئەمسال بەخوا هەر شەوی لە ماڵێکە خەوین. من ئەو پیرژە بەستمانە شوێ لە ماڵ. یەکێک لە کۆسپ و ڕێگرەکانی بەردەم پاکردنەوەی شار نەبوونی ئاوی خواردنەوەی ماڵانە کە نزیکەی 2 هەفتەیە بەشێک لە گەڕەکانی قەزاکە ئاویان بۆ بەرنەدراوەتەوە و بە ناچاری ئاو دەکڕن. یارە وەڵا حتا سەرەوە ڕۆیشت ئاو. وڵی تر حەچی لە ماڵەوە بیکشتمان فڕەدە بەعەمەل نەهات کەس نەهات. نا وەڵا کەس نە خۆمان و تر خزمەکانمان لە پیرایی و لەم لاو لەولاوە یارمەتیەکمانیان داوە. نا وەڵا ئاو نیە ئاو نیە شتەکان بشوە تەنکیەکانمان بەتاڵ هات درمەی وڵا دەمێکە نەهاتە ئەو بۆنێ هەنێکیش وە بۆنێ ئەم فڕۆ زیاترمان سەر بکرد. 3 دانە ڕۆژە ئێمە ئەم ناوە پاکەین و ئێمە خەریک ئەم ناوین. ئەم کۆڵانە ئاوی نییە هەر بە ئامنەوەڵە ئاو نهاتوو تقریبەن وا 10 ڕۆژ ئاو ناتوو. بەڵێ 10 ڕۆژ ئاو ناتوو مەجبورین ئاو بکڕین ئاو نییە بۆ خواردنەوە. سەرۆکی شارەوانی چەمچەماڵیش باز لە تیمەکانی پاکردنەوەی شار دەکات و دەڵێت لەبەر زۆری زیانلێکەوتوان نەتوانراوە بگەینە هەموو گەڕەکەکان و تا هەموو چەمچەماڵ پاک نەکرێتەوە ئێمە لە کارکردن ناوەستین. بەڵێ ئێمە لە دوای ئەو ڕووداوی کە بەسەر شارەکەمانە هات کۆمەڵێک تیممان دابەش کردەوە بەسەر هەموو ئەو مۆقعانەی کە قوڕولیتە و پاشماوەی لافاوەکەی لێکۆبەتەوە. ئەمڕۆ بۆ ڕۆژی سێیەم هەموو تیمەکان دابش کراون و بەردەوامن لە کارکردن. زیاتر لە 150 کرێکار ئەمڕۆ لە ئیشایە زیاتر لە 100 ئامێر لە ئیشایە لە مۆقعەکانی ناو سەنتەری قەزای چەمچەماڵ. تەرکیزمان خستۆتە سەر ئەو شوێنانەی کە ڕێگەی هەسەرەکی هاتوچۆی هاوڵاتیانن و ئەو گەڕەکانەی کە ڕێڕەوی لافاوەکە بەسەریانەوە بۆ زەرەرمەند بوونە ئەو ئامێرانی کە هەن و پێویستن ێستا لە شۆفڵ لە گەڵابە تەنکەری ئاو بۆ پاکردنەوەی کوچۆکۆڵانەکان هەموو ئەوانە ئامادەن و ئێستا لە مۆقعەکانە ئیشەکرێن. ئەو گەڕەکانەی کە ئاوی تێچوو کۆڵانانەی کە قوڕولی تێتیا کۆبەتەوە یەکجار زۆرن بەداخەوە تیمەکانی ئێمە زۆرن دابشمان کردوون بەسەر گەڕەکەکانە ئەم تیمانە بەردەوامە بن لە ئیشکردن ئەگەر ڕۆژێک 2 ڕۆژ ئێمە هەوڵەدەین لە زووترین کاتە تاویکن بەڵام ئەم تیمانە دەست لە کار هەڵناگرن تا کۆڵان بە کۆڵانی ئەو شارە پاک نەکرێتەوە. هاوکات تیمی دەستگای بەخشین یەکێکە لە تیمە کاریگەرەکانی هەڵمەتی پاکردنەوەی شار و وەک خۆیان دەڵێن لە ڕێ ئەو هەڵمەتی ڕایان گەیاندووە بەردەوام دەبن تا ماڵێک پێویستی بە هاوکاری ئەوان بێت. ڕەبین محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.